زۆر کات ئەوەی جێ خۆشحاڵیە ئەوەیە کۆمەڵێک گەنجی کوردمان هەیە کە تاقە توانایەکی زۆر باشیان هەیە لە منێوەندایە توانیویانە کۆمەڵێک دیزایانی زۆر جوان پێشکەش بکەن کە تەنانەت کارێکی وایان کردووە میدیاکانی جیهانیشان سەرنجی میدیاکانی جیهانیشان بەلای خۆیانە ڕاکێشاوە ئەمە یەکێک لەو گەنجانە لای ئێمەیە چەند بیرۆکەیەکیە بۆ چەند پرۆژەیەکیە بۆ چەند دیزاینێکیە بۆ کە لە ڕێگەی دیزاینەکانیەوە لە میدیاکانی جیهانە بڵاو کراوەتەوە گرنگی بە دیزایانی خەونەکان دراوە با بزانین دیزایانی خەونەکان مەبەست لێی چییە ئەم گەنجە چۆن توانیوێتی گرنگی بە بواری بیناسازی و تەلارسازی دیزاین یاوە بە شێوازێکی گشتی هەروە کۆمەڵە قسە لەسەر ئەوەش پێین سەر کۆکات زۆر کات لە ئێستا ڕەنگە کۆمەڵە هاوڵاتیە بە گرنگیان بە دروستکردنی باخیا بێت ئەو خانووی کە لە نێو باخەکانە هەیە لەگەڵ خانووی کە لە نێو گەڕەکەکانە هەبێ ئاخۆ چه جیاوازیەکی هەیە لە دیزاینەکانە ئەمانە کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆکەن لەگەڵ زۆر بەڕێز هەردی میراودەلی کە بەڕێزیان ئەندازیاری تەلارسازی ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە کاکەردی سڵاو لێ بۆم کاتە باش بانی باش کاکردی بانێوەش باش سڵاو لێوە و سڵاو لە مستافە جوانە و سڵاو لە بینێرانی کورساتیش هەروەک ڕاستکردنێک بچووک هادی میراودەلی کێ؟ هادی میراودەلی هادی میراودەلی داوا لێ زۆر بەخێر کاکە هادی دەستپێکی گفتوگۆکانمان بالەوە دەست پێ بکەین باز لە خانووی خەونەکانەکەین با بزانین خانووی خەونەکان چییە تۆ چۆن کارت لەم بوارەیە کردووە بیرۆکەکەی لە چیەوە سەری هەڵداوە خانووی خەونەکان The Dream Space کۆتا دیزاین بوویشم لەسەری کردووە وەک لە ناوکەی ڕادیارە طبیعی هەموو ئینسانێک حەزەکات جارجارێک ئەگەر چی چەند ساعتی کەمیش بێ مودەیەکی کەمیش بێت گەڕێتەوە شوێنێک داخڵی سروش بێ و چێژ لە دیمەنی سەوزای و ئاو شەق وەربگرێ خانووی خەونەکانیش ناوکەوە لەوە هاتووە کە دیزایانی پرۆژەیەکە خانوویەکە یەکەیەکی نیشتە جێبوونە کە نەک تەنیا ئەو کەسەیە چێتە ئەم شوێنەوە حەز بە تێکەڵبوون کە لەگەڵ سروش بەڵکو خانووەکە خۆشی بە جۆرێک دیزاین کراوە کە تێکەڵی سروشتی دەوروبەر کراوە ئەمە تازەترین کارت بۆ کردوتە باشە ئەم کارە سەرنجی میدیاکانی جیهانی بەلای خۆیان ڕاکێشا بوو یاخود ناگەر باسێکەوەشمان بۆ بکەیت خۆشبەختانە کاری The Dream Space سەرنجێکی زۆر گەورەی زۆرێک لە ناوەندە تەلارسازیەکان بە دوای خۆی داهێناوە و زۆرێک لە پێگە و وێبسایتە عالەمیەکاندا بڵاو کراوەتەوە و بە سەرنجەوە ئەمان لای خۆیان لە کارەکان ڕوانیوە و مای خۆشحاڵیشە کە وەکو تاکێکی کورد دەستخۆشیێکی زۆرم بۆ هاتێتەوە و مای شانازیشمە کە کارەکە لە ژێر ناونیشانی کوردستانە بڵاو بۆتەوە و لە هەموو پێکەکانە بە گەورەی ئاماژەبەوە کراوە کە پرۆژەکە لە کوردستانە کارکردن لە بواری تەلارسازیە تا چەند لە هەرێمی خۆمانە لە هەرێمی کوردستانە لە پێشەنگایە لە پێشکەوتنایە داوەکو بە شێوەیەکی باش کاری لەسەر کرێ لەوانەیە کاری تۆ کردبێت لەوانەیە بەس دیزاین بێ لەسەر نەخشەیەک بەڵام ئایا ئەم دیزاینە لەسەر نەخشەیە لە وڵاتە پێشکەوتەکان ڕاستەخۆ ئەم دیزاینا چێتە بواری جێبەجێکردنەوە ئیتر لە ڕێگەی کەرتی تایبێتەوە بیاخ و کەرتی کشتیەوە بێ لە لای خۆمان تا چەند کار لەسەرم بابەتە کرێت لە وڵاتی ئێمەدا بەداخەوە تا حدێک تەلارسازەکانمان کەمتر ئاگاداری ڕەوتی تەلارسازی جیهانین و کەمتر ئاگاداری ئەو ڕێبازم کە سەحالیان تەلارسازی جیهانی پێدا دەڕات کۆمەڵێک کۆنسێپت و بیرۆکەی تازە هاتووتە ناو تەلارسازیەوە بۆ لەبەرەوەی کە تەلارسازەکان کەمتر ئاگاداری ئەو بوارن و زیاتر مەشغەڵەتی ئەم کارە ئاساییکەن دیزایانی خانە و بیناوە کردووە کەمتر ئاگاداریان بوارانە بن بۆیە لە هەمان کاتدا خەڵکەکەش وای کردووە تا حدێک ئەم جۆرە دیزاینانە بە نامۆ ببینن و پێیان وابێ شتێکە زیاتر لە خەیاڵەوە ئەم جۆرە دیزاینانە لە کوردستان کەمترە چونکە ئەم دیزاینە لە کۆمەڵێک ڕەهەندەوە لە ئاستی تەلارسازی جیهانیە و لە ئاستی ئەم ڕەوتەیە کە زۆرێک لەو کۆنسێپتانی کە ئێستا تەلارسازی جیهانی پێدا ڕوات لەبەرەوەی تەلارسازەکانمان کەمتر گرنگیان بەو بارانەداوە بۆیە تا حدێک ئەم جۆرە دیزاینانە نامۆ دەرەکەوێت لە ناو تەلارسازی کوردیە و لەوانە زۆرێکیش لە خەڵک پێیان وابێ کە ئەم دیزاینانە مثلا زیاتر خەیاڵیە و ناتوانێت جێبەجێ بکرێت بۆیە ئەو لێکدانەوە و ئەو ڕێکشنەی کە لە ئاستی ناوەندی تەلارسازی جیهانیەوە بۆ دیزاینەکە هەبوو زۆر بقەوەتر و زۆر بێستر بوو لەوەی کە مەسەن لەسەر ئاستی سەوزایی و ڕوبەر و ژینگەت کرد
لەوانەیە ئێمە لەو بارەوە تۆزێک باشتر بین لە زۆربەی وڵاتانی ماست. بۆ ڕۆژێکی سەوزاییمان باشترەیە بۆ نمونە وڵاتی وەکو دوبەی لەوانەیە ڕوبەرێکی بیابان بوونی زیاتری هەبێت بەڵام لە چەند ساڵی ڕابردووە کارێکی دیزاینەران وای کرد ئێستا وڵاتەکە ڕێژەی سەوزایی و لە ڕووی تەلارسازیشەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوەچێ ئەمە کاریکێ ئەو کەسانە کە لە بواری تەلارسازیە کارن ئەی بۆ ئێمە سوود نەبینراوە لەوەی کە تەلارسازەکانمان سوود لەم ژینگە و لەم سەوزایی و لەم ڕوبەرەی خۆمان ببین ئەوەی بوتە ڕاستە بەڵێ. و لەسەر زۆرێک لە وڵاتانیشدا کار لەسەر ئەوە دەکرێت کە کۆمەڵێک کۆنسپتی مەسەن ئیکۆلۆژی واتە بیناکانمان هاوڕێی ژینگە بن سەنان ئۆرگانیک ئارکیتێکچەر بیناکانمان داخلی سروش بن زۆرێک لەو کۆنسپتانە برەی پێدرێت لەسا لە ڕوتی تەلارسازی جیهانیدا بەڵام ئەوەی کە لە کوردستان کێشە گەورەکە ئەوەیە ینی بەداخەوە بڵێن باردۆخێکی تایبەتی کوردستان هەیە کە وای کردووە ئەوانەی نەک تەنها باری تەلارسازی گرتوێتەوە بەڵکو هەموو بارەکان وای کردووە کە مثلەن تاکێکی تەلارساز تاکێکی مامۆستا تاکێک مثلەن ئیشی دوبلاژەکە یان بارێکی ئەوەنی لە خەمی ئەوەی مثلەن داهاتێکی مانگانە بۆ خۆی پەیدا بکە ئەوەنە ئەو ئینتیمانی لە بوارەکەی خۆیدا کەوا بکات مثلەن بیر لە کۆمەڵێک مثلەن بیرۆکەی نوێ بکاتەوە داهێنانی نوێ بکاتەوە کۆمەڵێک ئەنی سێری مثلەن ڕوتی جیهاناخۆ بەچە ئاراستەیە کە بیر لەم شتانەکاتەوە بۆیە ئەمە تا حدێک وای کردو ئێمە لەسەر ئەنی لە پێشبڕکەی ڕوتی تەلارسازی حتا تا حدێک لە هەندێک وڵاتانی دەوروبەریشماندا بڵین لە ئەسی پێویستانە بین باشە کاکادی بەڕست باسی لەوە کرد ئەم جۆرە دیزاینانە لە هەرێمی کوردستانە زۆر لە بەرچاونیە کەمترە لە چاو وڵاتانی ترا بگومان چەندین تەلارسازی گەنجی وەکو تۆمانەیە کە زۆر بەتوانان ڕۆڵی ئێوەمانان چی ئەبێ لە بەرەو پێشچوونی دیزاینەکان لە هێنانی ئەم دیزاینە نوێنە بۆ هەرێمی کوردستان تەلارسازی ناسنامەی کۆمەڵگە ناسنامەی نەتەوەکانە مثلا کاتێ باسی وڵاتێک وەک فەڕەنساکەی یان باسی پاریسەکەی مثلا یەکەم شت لەوانەیە بەخاتە بێ مثلا بورجی ئیڤڵەوەنێ تەلارێکیان هەیە بۆتە ناسنامەی وڵاتێک مثلا یان بەعکسەوە باسی بینایەکەکەی مثلا بورجی خەلیفە ڕەک دوبەی دێتە بەرچاو کەواتە تەلارسازی ناسنامەی نەتەوەیەکە ناسنامەی وڵاتێکە بۆیە من لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر ڕۆڵی تەلارسازە بە تایبەتی گەنجەکان گرنگترە و پێویسترە لەوەی کە چۆن تەلارسازی ڕوتی تەلارسازی کوردی لە داهاتوودا دیاری دەکەن چونکە کاری تەلارسازی کارێک نییە بڵین بە خێرا ڕووبدات لە ماوەی مانگێک ساڵێک دوو ساڵدا بەڵکو مثلەن ئەم تەلارانی لێسەڕە بنیادەرێ خانوەکانە بیناکانە ئەمە لە ماوەی 20 ساڵی داهاتوودا ئەبێتە ناسنامەی تەلارسازی کوردی کەواتە بۆیە من ینی ئەم ئەرکە بە ئەرکی تەلارسازە گەنجەکانە بینم کە زیاتر بە مەسئولیەتێکی زیاترەوە ئەو شتێک کە دیزاینەکەن ئەو بینانەی دیزاینەکەن ئەوە لە بەرچاو بگرن کە ئەمانە هەموو بێکەوە ئەبنە ناسنامەی تەلارسازی کوردی لە داهاتوودا دیزاینەکان زۆر کات دانانی نەخشەکان تەنها پەیوەست نییە بەو ناوچەیە کە خۆتی تایت ئێستا بە ڕێگەی ئۆنلاین ئەتوانێت چەند وڵاتی کە سوود لە دیزاینەکانی تۆ ببێت و ئەتوانێت دیزاینەکانی تۆ بکڕێت بتوانێت لە وڵاتەکەی خۆیان جێبەجێ بکە تا چەند ئێمە دیزاینەرە کوردەکانمان توانیویانە ئەم ڕێگەیە بەکاربێنن توانیویانە لەمە سوودمەند بن بۆی کە بتوان چەند دیزاینێکی کە بێنن لێرە ئێستا کابینی وڵات بەرفراوانە بێت هەرێمەکەمان بەفراوانە بێت بە تایبەتی لە ڕووی لە ڕووی سیتیەکانەوە لە ڕووی دروستکردنی شوقە و لە ڕووی دروستکردنی کۆمەڵێک بینای تایبەتەوە ئەمانە تا چەند هەماهەنگی هەیە و سوودبوونی تیا هەیە خۆشببختانە ئەستا کۆمەڵێک تەلارسازی گەنج کۆمەڵێک ئۆفیس و ستۆدیۆی تەلارسازی تازە پەیدا بوون کە مای خۆشحاڵیە و مای دەستخۆشیە کە زۆر بەجددی کار لەسەرەوەکەن کە لەمسەیەک جێپەنجەیەکی خۆیان لە تەلارسازیدا بەجێ بێڵن و لە هەمان کاتیشە دیزاینەکانیان بۆ تەجێی سەرنجی دیسانەکە ینی وەک ئەم دیزانی کە من لە ئاخیرا کردومەگە سەرنجی کۆمەڵێک ناوەندی جیهانی تەلارسازی من یەک نقطە حەزەکەم ئاماژەی پێ بدەم بە تایبەتی ئەمە وەک خاڵێک بۆ تەلارسازە گەنجەکان خۆی ڕوتی ئاسایی پرۆسەی دیزاین بەعام ینی لە عالەمی کوردستانیش بە جۆرێک مەسەن کڕیار دێ ینی کلاینت داواکاریەکانی خۆی پێشکەشەکە بە تەلارسازەکە تەلارسازەکە دیزاینەکە اونجا لاخیرە مثلەن بەرهەمێکە بێت بینایەکێتە بوون بەڵام جۆرێک لە پرۆسەی دیزاین هەیە کە عەکسی ئەوەیە
بەڵام ئێمە کەمتر گرنگی پێدەین لە کاتێکدا ینی لە ئاستی تەلارسازی جیهانی و حتا تەلارسازە گەورەکانیش زۆر بە باخۆ لێ ئەڕوانن ئەوەیە ڕوت بڵین ئەم پرۆسی دیزاینە بەعکسەوەیە واتە دیزاینەرەکە خۆی بە تێگەیشتن لەو مەشاکلانی کە لە تەلارسازی ئەم ناوچەیە هەیە یەک دیزاینێک اختراع هەکات و دیزاینێک پێشنیارەکات بە تێگەیشتنی خۆی بۆ مشکلەکانی و بە بیرۆکانی خۆی هەڵدا حەلی مشکلەکان بکات و دیزاینەکەیێتە بەرهەم و بەرجەستەی ئەکا و لە هەمان کاتدا هەم ئەبێت وەکو نمونەیەکی بەرجەست بۆ کەسانی دەوروبەری کە سوودی لێ ببنن لە بیرۆکانی ئەم تەلارسازە لە هەمان کاتدا سەرنجی لەوانەیە لە داهاتوودا کۆمەڵک کڕیار بەلای خۆیان ڕابکێشێت و دیسانەکە واکە بینایەک بێتە بوون ئەمەگە بەو شێوەیە ئیش بکەین واتە شەرت نییە تۆ مەسەلەن ئەوەی کە لە خاڵی خۆی تەلارسازەکە لە مێشکیادی مەسەن کۆمەڵک مشکلە لە مێشکیا هەیە مثلا ئللا لە ڕێگەی کڕیارێک و بێ داوای لێ بکە و بۆی دیزاین بکە ئەگونجێ خۆی یعنی پێشنیاری دیزاینێک بکات و هەوڵدا و مشکلانە حەل بکات و دیزاینێک پێشنیار بکات و لەوانەش لە داهاتوودا مەسەن کڕیار بۆ ئەم دیزاینە هەوێت و ئەمە دیسانەکە دووجار باشترە لەم پرۆسی دیزاینێکە لە یەکەمدا باشن کرد. کاکادی باکەمە قسە لەسەر دیزانی خانووکن کە لە نێو گەڕەکانە لەگەڵ دیزانی خانووی کە لە نێو باخە هەبێت. ئەگەر تۆ دیزاین بکەیت بۆ خانوویەک کە لە نێو گەڕەکە بێت لەگەڵ دیزانێک بۆ خانوو کە لە نێو باخەکانە بێ ئەم دوو دیزاینە چه جیاوازیەکیانەیە ئەکرێت دیزاینێک بۆ خانووی کە لە نێو گەڕەکانە هەر ئەو دیزانە بەری لە نێو باخێکا بیکەشتی وابێ؟ بەتەکید فەرقێکی زۆری هەیە یعنی مەسەن تۆ بۆ چیتە باخ مەچی ینی فەرقی مەسەلەن جەوێکی وەک ئێرە چییە لەگەڵ مەسە خانوویەک لە ناو شارە هەیە کاتێک کەسێک کڕیارێک بڕیارەدا لەوەی خانوویەک لە باخە دروستکات ئەبێ یەکەم شت ئەمەی لەبەر چاو بێت کە ئەبێ زۆرترین ئیسفادە لە جەوی دەوروبەر بکات و لە هەمان کاتە تەلارسازەکە بێ ئەوەی لەبەر چاو بێت و ئەمە بە نقطەی سەرێکی وەرگێت کە دیزاینی بینای خانوویەک زۆر فەرقی هەیە لەگە بینایەک لە ناو شارە چونکە دوجار تۆ مەسەن بۆ چیەچیتە خانوویەکی با بۆ ئەوەی جۆرێک لەو ئاسوودە ڕوحیە وەرگری لە ژینگەی دەوروبەرەوە کەواتە چییە کاتوە چی ئەو ڕۆڵا ئەبینێکەوە کە خانوویەک سەن لە باخە جیاوازی هەبێت لەگە خانوویەکی ناو شار مەسەلەن یەکێک لەو شتانە کە ئەکرێ لەبەر چاو بگیرێت مەسەن ڕووبەری پەنجەرەی گەورە ڕووبەری پەنجەرەی گەورە کە وا ئەکات تەواصولێکی ڕاستەخۆ لەگەڵ ژینگەی دەوروبەرەوە هەبێت لە ڕێگەی بیناییەوە بەڵام لە هەمان کاتدا زیادکردنی ڕووبەری پەنجەرە مەسەلەن لە وڵاتێک وەگەیمە کە مەسەلەن هاوینێکی بەهێزی هەیە و هەتایەکی بەتینی هەیە کە بێتە هۆی بێزاری و ئیزعاجی چۆن وا بکەین لە هەمان کاتدا پەنجەرەکانمان گەورە بن بەڵام لە هەمان کاتیشدا خۆمان بە دوور بگرین لە تیشکی ڕاستە و خۆی خۆر لە ڕۆی لایتین و ڕووناکی شەوەر جیاوازی بەتەکید جارێ یەکەم شت ئێمە بۆیە چینە باخ بۆ ئەوی ئیسفادە لە ژینگەی دەوروبەر بکەین کەواتە بێت باسی فاکتەرە سروشتەکان بکەین کاریگەرە سروشتەکان بکەین مثلەن تۆ حەزەکەی خۆر لە دەوروبەرەکەتدا ناوچەی دەوروبەردا بەڵام لە شوێنێکی وێرە کاتێک خۆر بە ڕاستەخۆیتەنە بێزارە دەکە تایبەتی لە هاوینانە شتێکەیە کە لە تەلارسازیدا کەرەستێک پێوە شەیدینگ دیڤایس واتە کەرەستەی دروستکردنی سێبەر کەرەستەی دروستکردنی سێبەر چییە؟ ئەمەجێ هەر ینی ئەمەی کە مەسەن لە کۆمەڵێک مەسەن لە دیزاینی حتا نەوەتەکانی شایبین مەسەن سەر پەنجەرەکان لێرێک پارچەیەکێتە سەر پەنجەرەکە کە ڕێگری ئەکا لەوەی خۆر ڕاستەوخۆ مەسەلەن لەو مدەی کە زۆر بەهێزە مەسەن لە سەعاتدەی بەیانی تاوەک مەسەن سەی دوانیۆڕۆ ڕاستەخۆ بێتە ناو ژوورەکەەوە ئەمە بۆ ئەوەی هەم لە هەمان کاتدا سێبەر دروستکە و لە هەمان کاتدا ئیسفادە لە ڕووناکەکەی بکەین بەڵام بەپێی شوێنەکان و هەڵکەوتنی جوگرافیەکە ئەمەش گۆڕانکاری بەتەکید بۆ نمونە تۆ ئەگەر توێ دیزاینێ لە خانوویە کا بکەی لە باخێکە ئەگە بزانین ئاراستەی خانووەکەت خۆرەڵاتە خۆر ئاوابوونە یا ڕۆژهەڵاتە ڕۆژاوایە ئەمەش لە ڕووی هەڵاتنی خۆر و لەوانەیە گۆڕانکاری بەسەرا بێ و ئەو ناوچانەی کە ئێمە شەمان ئەگەر دووری نەخینەوە ئەم ناوچانەی دەوروبەری شاری ئێمە کە ئێستا زۆرینەی باخی تیاکراوە ئەم دیزاینانە زۆر جار بە هەڵە ئەکرێت یعنی بە شێوەیە لە شێوەکانەکەوی بە ڕێزی ئاماژەی پێی نازانێ ئاراستەی خۆرەکە چۆنە بۆی کە بێزاری نەکە ئەمەونی گرنگیە بۆی کە بیناکەی زۆر گەورە بێ بەڵام گرنگی نایە بۆی کە زستانێکی زۆر ساردی هەیە هاوینێکی زۆر گەرمی هەیە تەواتە لای ئێمە چۆن ئێمە بتوانین لە ڕووبەرێکی کەمە بینایەکی باش و ژینگەیەکی ئاسوودەی دروست بکەین بەس وەک جەناب باسی کرد ئاراستەی بینا زۆر کاریگەریە یەکێک لەو هۆکارە کاریگەرانی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەلارسازی هەیە ئەمیش ئاراستەی خۆرە
خانوویە کە بەرەو باشوور بێت بە تایبەتی لە ناوچەی گەرمی وەکو کوردستان ناوچەی گەرمی وەکو کوردستان زۆر فەرقی هەیە لەگەڵ مەسەلەن خانووی کە ڕووی لە خۆر هەڵات بێ یان ڕووی لە خۆر ئاوبوون بێ ئەو کاتێک خۆر ئەگاتە ئاراستەی باشوور زۆرترین تینی هەیە و لە مستەوای گۆشەی جیاوازە کەواتە ئەم حەلی ئەو مەشاکلانەی کە مەسەن بۆ پەنجەرەیەکە کرێت کە ڕووی لە باشوورە فەرقی هەیە لەگەڵ پەنجەرەیە کە ڕووی لە خۆر ئاوا لەگەڵ پەنجەرەی ڕووی لە خۆر هەڵاتە چونکە عادەتەن پەنجەرەی خۆر ئاوە خۆر هەڵاتن ئەو کاتی مەسەن لە خۆر هەڵاتەوە خۆر لێدا لە ئاستی نزمە بەڵام تینی کەمە ینی ئاسایە خۆر ڕاستەخۆ بێتە ژوورەوە لەبەرەوەی تینە هێزەکەی کەمە و نابێتە هۆی بێزاری ئەوانە چێژیشی هەبێت بە دڵنیاییەوە وەک چۆن چێژی هەیە لەوەی کە لە پەنجەرێک ڕووی لە خۆر ئاوایە و چێژ لە دیمەنی خۆر ئاوبوون وەرەگری و ئاساییشە مەسەن کار تیشکی ڕاستەخۆی خۆر بێتە ژوورە بەڵام بەعکسەوە مەسەن پەنجەرێک کە ڕووی لە باشوورە لەو کاتێک کە خۆر زۆر بەهێزە بێت ئەبێ دیزایانی بیناکە بە شێوەیە بێت کە ڕێگری لە هاتە ناوەی ڕاستەخۆی تیشکی خۆر بکرێت. زۆر باشە دەست خۆش بە کاکادی سوپاس بۆ تاوی زانیاریەکانە ژمنە زۆر تۆ نمونەی گەنجێکی سەرکەوتوی لە بواری ئەندازیاری تەلارسازیە ئومێدەکەین بەردەوام بیت ناوی کورد زیاتر بەرەو پێشبەری لە ڕێگای دیزاینەکانتەوە دووبارە سوپاس بۆ